لە دوای ساڵی 2003ەوە کورد بە ئومێدی ئەوە بوو کە ئیتر نەخاکەکەی و نەگەلەکەی وەکو وڵاتێکی داگیرکرا و تەماشا نەکرێت و کوردیش ببێتە هاوڵاتی پلە یەک لەم عێراقەدا. بەڵام وا دەرنەچوو. من ناچمەوە ڕابرد و چی ڕوویداوە، بەڵام ئەگەر تەماشاکەن 3 مانگ زیاترە تەنها و تەنها یەک موچە دراوە بە موچە خۆرانی خەڵکی کوردستان. ئەوە بڕیارە بۆ برسیکردنی خەڵکی کوردستان. بێجگەلەوە هەر چەند هەفتەیە لەمە و پێش قەرەتەپە و چەند ناوچەیەکی تریان لە کوردستان دابڕی و خستیانەوە سەر عێراق. ئەمە شەنگاوێکی ترە. ئەگەر وردە وردە ئاوا بڕوە کفری و کەلاریش ئەبێ بڵێن خۆمان خۆش. دوایین بڕیاری شۆڤێنی، دوایین بڕیاری ڕەگەزپەرستانە قەدەغەکردنی زمانی کوردیە. ئەگەر بێت و ئەمە بچێتە سەر وردە وردە ناهێڵن، نا هونەر و ئەدەبی کوردی بمێنێ، نەجلوبەرجی کوردی بمێنێ، تەنانە ناڵن ناوی مناڵەکانیشمان بە کوردی بێت. لەسەر ئەم بابەتە دەمانەوێت قسەی زیاتر بکەین، پرسی زیاتریش بکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر نەهلە قادر ئەندامی لێژنەی خوێندنی باڵا لە پەرلەمانی عێراق ڕاستە خۆ لە ئەستێودەی ژووری هەواڵ لە لامان میوانە. خاتونی دکتۆر زۆر بەخێر بێن، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. من دەوێن بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەم بزانم جیاوازی نێوان ئەم بڕیارەی تازەیەی دەسەڵاتدارانی عێراق لەگەڵ بڕیاری عەلی حەسەن مەجید لە سەردەمی سەدام حوسێن کە قەدەغەی خوێندنی کوردی کردبوو فەرقەکەیان چییە؟ هەروەکو یەک نییە؟ ئێوارە باش بۆ بینەرانی هەواڵی 24 سپاس بۆ بەڕێستان جەنابی حاکم. سەبارەت بۆ بڕیارەی وەزارەتی خوێنی باڵا دەری کردیە بڕیارێکی سیاسی شۆفێنیە. ئێمە چونکە بەپێی مادەی 4 لە دستوری عێراق زمانی کوردی و زمانی عەرەبی هەردوو زمانی فەرمی وڵاتن، وڵاتی عێراقی فیدرالیە. ئیتر ناکرێت فەرامۆشی بکە یاخود بە هەر بڕیارێک لەلایەنی تاکرەوی باڵا پۆستێک بێ یاخود وەزیرێک بێ یاخود حتى وەزارەتێک بێ ئەگەر تەوسیاتشی پێکرد بێ پێشێل بکرێتن ئەو مافە و ئێمەش ڕێکارمان هەیە بەرامبەریان. زۆر باشە دێمە سەرەوە. بەڵام پرسیار ئەوەی ئێستا خاتونی دکتۆر یعنی بۆچی لەم کاتەدا ئەم بڕیارە ینی بۆچی لەم کاتەدا ئایا ئەمە هەر بۆ زانینی کاردانەوەی کورد بۆ بزانن چ کاردانەوەی کە بۆ ئەوەی بە دوای ئەوە کۆمەڵێک بڕیاری تری شۆڤێنی بێت؟ بەڕاستی لە پرۆسەی سیاسی لە عێراق پرۆسەیەکە ئالۆزە، پرۆسەیەکە متمانە پێ نییە بە پرۆسەیەکە ئێستا لە عێراق هەیە. بە تایبەتی ئێساش ئەم بابەتی هەڵبژاردن حمای انتخابی تووشی هەموو بەرپرسەکان بووە، بوویتە مزایدەکردن چێ زیاتر مافی کورد زەوت بکە، چێ زیاتر مافی کورد پێشێل بکە. ئەوە بۆ ڕقبوون لە کورد بەشێکە لە هەڵمەتی هەڵبژاردن بە دڵنیاییەوە وەکو ئەوەی کە بابەتی موچە چۆن بە سیاست کرا، ئەمەش هەمان بابەتە. یعنی بابەتی زمانی کوردی بە سیاستکردنە. ئەگینا پارساڵ ئەم بڕیارە دەرچوو و هەڵوەشایە. بۆچی ئێستا دێن و دیسان دەیروژێنەوە و دیسان وەڵام ڕۆژانە لێکەوتی لێ دەکەوتەوە 15 ئەو بڕیارە دیسان دەرچۆتەوە بلەبەر لەسەر چ بنەمایەک. پرسیارەکە ئەوەیە. وەشتی تریش هەیە بۆ ئەوەی ئەو بریکاری وەزارەت کە ئەو بابەتەی کردیە ئەو بڕیاری دەکردێ ئەبێ ئەو پۆستەی کەلەیەتی ئەو پۆستەش پشتی کوردە کە داگیری کردووە. پۆستی بریکاری وەزارەت لە خوێنی باڵا پشتی کوردە و داگیری کردووە و ئێمە نزیکەی 2 ساڵە داواکاریمان کردووە ئاراستەی وەزیری خوێنی باڵا پۆستەکەشی نەداینەوە و ئەو پۆستەش بۆ هۆی ئەوەی ئێستا بڕیارمان بەسەر بچەسپێنن بۆ ئەوەی زمانی کوردیشمان لێ قەدەغە بکەن. کەواتە خاتونی دکتۆر من لە قسەکانی ئەوە تێگەیشتم ئێستا ڕقبوون لە کورد باڵی کێشاوە بەسەر عەقڵیەتی عێراقیدا. باش دەسەڵاتدارانی عێراق نەڕێز لە دەستور دەگرن، نەڕێز لە پێکەوەژیان دەگرن، نا لە ڕێکەوتنەکان دەگرن. کەواتە هیچ شتێک ماوە لە عێراقا پێی بڵێن وڵاتی پێکەوەژیان یان فیدرالی و ئەم جۆرەشتانە؟ ئەوەی بوونی نییە فدرالێتە لە عێراق. بەڕاستی ئەوەی ئەمە وەکو دیدگای خۆم کە ئەو ماوەیەکە لە ماوەی پەرلەمانتاریمە فیدرال بوون نییە لە عێراق. ئەگەر فیدرالی بوون هەبی ڕێزگرتن لە مافی فیدرالی بوون هەبێت، ڕێزگرتن لە دەوڵەتی فیدرالیەت هەبی لە هەرێم هەبێ، ئەو برسیبوونەی بۆ خەڵکی کوردستان لە تاخیرکردنی موچەی کوردستان نەئەکرا. ئەو بیانوانەی کە بێمان ئەکرا هەر
ڕۆژە و بە بیانوەک موچەی فەرمانبەرانیان تاخیر نەئەکرد تا ئێستاش موچەی مانگی 6 نەدراوە مانگی 7 وا لە ئارادایە ئیتر ئەوە فیدرالی بوون هەژمار ناکرێت لەسەر ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی دیموکراسیش بەڕاستی فیدرالی بوون واتە ئەبێ ڕێز لە دستور بگری ڕێز لە یاسا بگری ڕێز لە مافی هەموو نەتەوەکە بگریت بە کوردی بە عەرەبی بە مەسیحبی تورکمان بی شەبەک بی ئەرمەن بی یەزیدی بی بە هەمویانەوە بەڵام ئەوەی دەیبین لە عێراق هەمووی پێچەوانەی ئەو بابەت هەیە زۆر چاکە دکتۆر نەهلە خۆ هەر بە پێی دەستور جەنابە دەندامی پەرلەمانی زۆر چاکەزانی زمانی کوردی هاوشانی زمانی عەرەبی و فەرمیە یعنی ئێوە دەتوانن لە پەرلەمان قسەکانی خۆتان بە زمانی کوردی بکەن و دەبێ وەرگێڕێک ئامادە بێ لەوێ پێتان وانە هەنگاوی دوای ئەمە ئەگەر بۆیان بچێتە سەر هەنگاوی دوای ئەمە قەدەغەکردنی کولتور و ئەدەب و هونەری کوردی لەبەرکردنی جلی کوردی ینی پۆشینی جلی کوردی ڕەنگە شتی ترمان پێ لەبەرکەن جزداشە و عەگەل تەنانەت ڕەنگە ئیتر نێڵن ناوی منانەکانیشمان بە کوردی بنێن پێ دوانێ ئیتر هەنگاو بە دوای ئەمە هەوڵ بۆ وەدرێ وڵە ئەستەمە من لە لای من ئەوەی بتوانم بیکەن چونکە بەعس نەیتوانێت لەگەڵ ئێمە ئەوە بکاتن ئەوە هێمای نەتەوەیەکە جلی کوردیە کولتورە زمانە مێژووە ئاڵایە هێمایەکانی کووردە هێمای نەتەوەی کووردە ئەگەر بەعس باش ئەو هەموو قوربانیانەی کە ئێمە تامان لەو ڕۆژانە ئەنفالکردنی یادی ئەنفالکردنی بارزانەکان دەبیتەوە ئەوەندە شەهید و قوربانیمان داوە دەربەدەری چیاکان و ئاوارەی ئێران بووینە ئێستا ئەوان نەیانتوانی ئەوانش ناتوانن ئێوە تا زمانەکەیان قەدەغە کردو ئێمەش کارمان هەیە بوو بەرامبەر ئەو بابەتە ئەگەر هەر پێویست بێتن پەلکێشی دادگایانەکەین باگەشتی وەزیرەکەین بۆ ئەم بابەتە ئەبێ بە هەموو شێوازەکە هەڵوەچێتەوە و منیش بەڕاستی لێرەوە دەڵێم ئەگەر وایە وەزیر وەتێتی پار هەڵوامە وەشاندیتەوە بۆچی ئێستا دیسان دووبارە یعنی ئێمە بڕیارێکە دوو ساڵە لەسەر یەگەیدەن بۆچی لەو کاتە ئەگەر مزایدەی بابەتی ئینتیخابی نەبیتن بەڕاستی ئەمە هەموو مزایداتی سیاسی و بابەتی ئینتیخاباتە بۆ ئەوەیە ئێمە زەخت لە کوردەکەین بە هەموو جۆرەکەوە بۆ ئەوەی بتوانن خۆیان لە لای جەماوەرەکەی خۆیان بەکەم تەرخەمیەکانیان بەکەم خزمەتکردنی خۆیان بۆ هەموو پارەیە بزەبێت ئەو کەم کوڕیانە دەیانێت بۆ داپۆشن زۆر باشە کەواتە خاتونی دکتۆر ئەگەر ئەم ڕقبوون لە کووردە بوو بێتە کولتور لە عێراق ئیتر هەڵبژاردن هیچ قیمەتێکی دەمێنێ ینی کورد بۆچی بچێتە ناو هەڵبژارنێک و بۆچی بچێتە پەرلەمانی عێراق بۆ هەموو بڕیارەکان لای ئەوانە و ئێستاش بە ڕق بوون لە کورد ئەوە تا ئەو جۆرە بڕیارە نەدەن ئەوە بە خۆشی خۆیان نییە ناکرێت دەوڵەتی عێراقدا مەزە بەبێ کورد بەشی کورد و عەرەبە دوونەتەوە لە عێراق ئەبێ بەیەکەوە بژین ئیتر چۆن پرۆسەی سیاسی ئەڕوا لە عێراق ئەگەر کورد بەشدار نەبێت لە بە هەڵبژاردن و نیوەیان عەرەبەکانیش بایکۆتیان کردی ئەگەر کوردیش بەشدار نەبێتن پرۆسەی هەڵبژاردنەکە دیموکراسیانە نابێ و نەجاحەتیش نەهێنێت زۆر باشە دکتۆر نەهلە با بێمە سەر هەڵوێستی پەرلەمانتارانی کورد ئێوە هەمووتان بە جیاوازی بیر و بۆچوون و پارتی و یەکێتی و هەموو لایەنەکانی تر ئێوە نوێنەرانی خەڵکی کوردستانن لە پەرلەمانی عێراق کاتی ئەوە نەهاتوە هەمووتان پێکەوە هەموو پەرلەمانتاران یەک دەنگ یەک ڕنگ یەک هەڵوێست لەسەر ئەم بڕیارە بێنە دەنگ چونکە ئەمە دژی تاکی کووردە دژی زمانی کوردیە زمانی دایک ڕەهەندە سیاسیەکان بابەتی ئەو ڕەهەندەی سیاسیانەی کە لە ناو پەرلەمان دەروژێنەوە هەر زمانی کوردیە قسەکردن بە زمانی کوردیە جلی کوردی لەبەرکردن لە مناسەباتی ڕۆژانی ئێمە حتا لە ڕۆژیانی ئاسایی جلی کوردی لەبەرەکەین لە کاتی دەوامی ئاسایی ئەو مناسەباتانەی کە بۆنەکانی و یادەوەریەکانی خۆشی و ناخۆشی کە بە کورد کراوە لە پەرلەمان بە یەک ریزەوە پێکەوە ئەیکەین هەروەها لە بابەتی بە پارێزگابوونی هەڵەبجە بەیەکەوە بووین بابەتی بوجە ئەگەر هەندێک لایەن هەبی تاکڕەوانە بڕیار بدە بەڵام ئەوە ئێمە بە کۆی ئەندامانی کورد بەیەکەوە یەک هەڵوێستین بە هەوڵیشمانداوە بۆ ئەمە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان هەردەم لە وتوێژی لەگەڵ فراکسیۆنەکان بۆ ئەوەی بەیەکەوە یەک هەڵوێستمان هەبی لە گشت بابەتەکانی ڕەهەندی سیاسی هەبێت زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر نەهلە قادر ئەندامی لێژنەی خوێندنی باڵا لە پەرلەمانی عێراق گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس کاتێکی خۆش